سڵاوتان لەبێت سۆڤان فەرمانم لە ئەڵلقەیەکی نوێی ئەزمموی کوردستان ئەم هەفتەیەش لەگەڵتانم. میوانەکانی ئەم هەفتەیەمان تایبەتن کۆمەڵی خانمن کە ئەم خانمانە هونەرمەند و میوزیسیانن. دەمانوێت گەشتێکیان پێ بکەین بۆ ڕانیە. بۆ پێیکە ئەم خانمانەی کە لەگەڵ منن ئەمڕۆ هونەرمەندن و کاری هونەری ئەکەن، هەروەها وێنەکێشن، میوزیسیانن و خۆشیان مامۆستان لە یەکێک لە خوێندنگاکان لە بەغا کە خوێندنگایەکی هونەریە بۆ ئەو منداڵانی کە ئێستا لەگەڵمانن، بەشێکن لەو خوێندکارانی کە لەو خوێندنگایە دەخوێنن. ڕووەکەمە یەکێک لە میوانەکانم کە خۆشی هەمکاری ڕاگەاندن دەکات و هەمیش کاری هونەری دەکات. دەمەوێت لەگەڵ ئەوە دەست بکەم بە گفتوگۆکردن. يا اهلا وسهلا بيك. قبل كل شيء حاب تعرف سڵاوت لێبێت. بەر لە هەموو شتێک حەز دەکەم خۆتمان بۆ بناسێنی. بە کوردیش باسیەوەم کرد ئەوانەی لەگەڵ ئێمە هاتوون هونەرمەندن. لەو قوتابخانەی کاری تیا دەکەن گرنگی بە هونەرەکانی بالێ و هونەرەکانی دیکە دەدەن. مدرسة دەیشتغلون يهتمون بالفن. تۆ وەک هونەرمەندێک کە سەردانی هەولێرەکەیت بێگومان پێشتریش سەردانی هەولێرت کردووە، سەردانی سلێمانیشت کردووە. دەمەوێت دیدگای تۆ لەبارەی ئەوە بزانم چ جیاوازیەکە بینیت. هەر جارێک کە دەیتە کوردستان چ شتێک لە کوردستان سەرنجی تۆ ڕادەکێشێ؟ موجود شنو يجذب نظرك بكردستان منتجين كل مرة كعين فنانة؟ نعم. خلي أرحب بالمشاهدين الكرام. أنا الإعلامية هديل علي الحسون. اليوم سەرەتا ڕێگەم پێ بدە سڵاو لە بینەرانی بەڕێز بکەم. من میدیاکار هەدیل علی ئەلحەسوونم. ئەمڕۆ من و هاوکارانم لە قوتابخانەی میوزیک و بالێ و قوتابخانەی بەغدا بۆ هونەرە گوزارشتەکاریەکان بۆ پشووینەوەی ساڵ سەردانی هەولێرمان کردووە. هەولێر ساڵ بە ساڵ لە پێشکەوتندایە، بنیادنانەوەی تێدایە و گرنگی بەڕێگەوبان دەدرێت. ئاسایش هەیە، تەنانەت نرخەکانیش لێرە گران نین و لە بەرژەوەندی چینی هاوڵاتیانی مامناوەندە و تەنانەت هەژارانیش دەتوانن بێنە هەولێر و نرخەکان کێشە بۆ بژێوی و ژیانیان دروست ناکات. ئێمە هاتوین کەشێک بگۆڕین. ئاسایش لێرە زۆر باشە، بەڵام تاکە شت کە بۆ ئێمەی هاوڵاتیانی عەرەب لە هاتنەناوە بۆ هەرێم تۆزێک سەختە، ئەویش ئەوەیە دوای ئەوەی لە بازگەکان دینە ژوورەوە بەهۆی ڕێکارەکان پێویستیمان بە هەندێک خزمەتگوزاری زیاتر هەیە بۆ ئەوەی زوو بەڕێ بکرین. بەڵام ئەمەش لەوانەیە پەیوەندی بۆ هەبێت کە لەبەر زۆری گەشتیاران بێت. کاتێکیش باسی ئاسایش دەکەین لێرە هیچ قسەیەکی لەسەر ناکرێت، چونکە لەبەر ئەوە دێنە ئێرە کە ئاسایشیەکەی زۆر باشە. حتى نقدر إنه نتقبل ندخل بها بسبب الزخم اللي عندكم بالسيطرة. الأمان بالعكس إحنا لأن أمان دا نقدر نجي. أنا هم أهم با لە دیدگای ئێوەوە لەبارەی ئاسایشی ئێرە بزانم. ئێوە چۆن دەڕواننە ئەمنیەتی ئێرە؟ کاتێک دێنە ئێرە چی ئاسوودەتان دەکات؟ يريحكم كل شيء مرتاحين. لە هەموو ڕوویەکەوە ئێمە ئاسوودەین، تەنانەت لەو شوێنانەی بۆیان دەچین و سەردانیان دەکەین. ئازادی تەواو بۆ ئافرەت و منداڵ هەیە و تەنها ئازادی بۆ پیاوان نییە لێرە، بە شێوەیەک کە ئێمە ئەو گروپانەی کە سەردانیمان ڕێکخستووە هاوسەرەکانمان لەگەڵمان نین، تەنها ئێمە و منداڵەکانمانین و هاوسەرەکانمان لەگەڵ نین. دواتریش هاوسەرەکانمان بۆیە متمانەیان هەیە و ئێمە بە تەنها سەردانی ئێرە بکەین، چونکە ئەوانە زانن لێرە ئاسایش هەیە. وەتا تایبەتمەندێکی ئێرە هەیە کە ئەویش ئەمنیەت و ئاسایش و پارێزراوەکەیەتی. لەبەرەوەی قوتابخانەکەتان قوتابخانەیەکی هونەریە، دڵنیام کە ئێوە بەشداری لە فستیڤاڵەکان دەکەن و دەیان بینن. باسم بۆ بکە کە ڕۆشنبیری هونەری لە کوردستان چۆنە؟ تۆ چۆن لا ڕۆشنبیری هونەری لە هەرێمی کوردستان نەڕوانیت؟ بۆ قوتابخانەی میوزیک و بالێ من سەرۆکی ئەنجومەنی دایکان و باوکانم، واتە من کادیری وانەبێژ نیم. بۆ ئەم ساڵ من سەرۆکم. بەڵێ ئەم هاوکارانەی من کە هەمومان سەر بێک وەزارەتین، ئەویش وەزارەتی ڕۆشنبیری و گەشت و گوزار و شوێنەوارە، قوتابخانەکەشمان سەر بە وەزارەتەیە. تۆ دەتوانی دیدگای خۆت لەبارەی ڕۆشنبیری بڵێ؟ المهرجانات أنا أحكي لك عن كفنانين كنقابة فنانين. من وەک هونەرمەند و سندیکای هونەرمەندان قسەت بۆ دەکەم.
کاتێک بانگێژنامەیەک بۆ سندیکا دێت کە فیستیڤالێکەیە کە بەر لە 2 هەفتەش فیستیڤاڵی سینەمای نێودەوڵەتی هەبوو، ئێمە لە ڕێگەی تووڕە کۆمەڵایەتیەکان و سۆشیال میدیاوە بینیمان کە زۆر ڕێک و پێک و سیستماتیک ڕێک خراببوو. لە کاتێکدا کە ئێمە لە بەغداش سیستممان هەیە، بەڵام هەندێک جار جەماوەری هونەرودۆست و هونەرمەندان کۆسب بۆ سیستم و ڕێخستنی کارەکان دروستەکەن، واتە لە سیستم و ڕێخستنەکان ناڕازین. يعني انزعاجة من هذا النظام والترتيب. كلش زين اشكرك. احنا بعدها بنحكي بس زۆر باشە، سپاس دەکەم. دواتریش قسە دەکەین، بەڵام دەمەوێت ئێستا هەندێک قسە لەگەڵ ئەندامانی دیکەی گروپەکەتان بکەم تا ئەو کاتەی بیرۆکەی دیکەشت بۆ دێو هەندی خاڵی دیکەت بیر دەکەوێتەوە. نقاط نخلي على الحروف مع بعض. تمام. بڵێ ئینشاءالله. سپاس بۆ تۆ. بەڵێ هەروەک لەگەڵ خات و هەدیل قسەمان کرد کە سەبارەت بە هونەرێکە سەمای گزارشخوازی یاخود بالێی پێ ئەڵێن ئەو لەوێ سەرۆکی ئەنجومەنی دایکان و باوکانە، بۆیە حەزم کرد لەگەڵ یەکێکی دیکە لە ئەندامەکانی ئەم گروپە قسە بکەم کە ئەو خودی خۆی لەبێ مامۆستایکی وانە بێژە، بۆیە ڕوودەکەمە ئەم میوانەمان بۆ لەگەڵ ئەمان گفتوگەکانمان دەست پێکەین بابزانین ئەزمموی کوردستان لێرە چۆن دەبینێت لە ڕووی هونەرەوە، بۆیە ڕوەکەمە ئەڵ یا ئەهلەن وسهلەن. سڵاوت لێبێ. تسلمي. قبل كل شيء خلي خۆتمان پێ بناسێنە. نعرف حضرتك. سڵاو لە تۆش. من ئیناس جەبارم، مامۆستای کۆمەڵایەتیم لە قوتابخانەی بەغدا بۆ هونەرەکانی میوزیک و گزارشتکاری. پێشتر ناوی قوتابخانەی میوزیک و بالێ بوو. تمام. احنا ويصد هذه الحكي من لەگەڵ خات و هەدیل قسەمان کرد. ئەو گوتی هاوکارەکانم زیاتر لەبارەی هونەر و ڕۆشنبیری هونەری زانیاریان هەیە. دەمەوێت بزانم کاتێک سەردانی کوردستان دەکەن و دەگەڕێنەوە بەغدا چ شتێک لە ڕۆشنبیری و هونەری کوردستان سەرنجی تۆی ڕاکێشاوە؟ يجذب نظرك عن الثقافة الفنية اللي بكردستان موجودة. التطور الموجود هنا بالكردستان. ئەو پێشکەوتنەی لێرە لە هەرێمی کوردستان هەیە، چ لە شاری هەولێر یانی شتهۆک کە پێشتر سەردانم کردووە، بەڵام سەردانی سلێمانیم نەکردووە. ئەو فستیڤاڵانەی وەزارەتی ڕۆشنبیری هەرێم ئەنجامی دەدات پێشکەوتنی زۆریان تێدایە. تطور وكلش كبير. هاي خلينا نقول من جانب شغلكم نحكي على ئەمە لە ڕووی کاری ئێوەوە. بابینە سەر باسی پێشکەوتنەکان. تۆ باسی پێشکەوتنت کرد. جگە لەو پێشکەوتنەی تۆ لە شار دەیبینیت چی وا لە ئێوە دەکات لێرە ئاسوودە بن؟ ئایا بەهۆی ئەو پێشکەوتنەیە کە لە هەولێر هەیە یاخود کاتێک ماوە دێن سەردانی ئێرە دەکەن پێشکەوتنەکان دەبینن؟ دەمەوێت ئەو پێشکەوتنانە لە چاوی ئێوە و دیدگای ئێوە ببینم. هل هو أكو تطور أنتم تشوفون؟ التطور الموجود اللي موجود من ناحية العمران المجمعات السكنية. ئەو پێشکەوتنەی لە ڕووی ئاوەدانکردنەوە لە کۆمەڵگەکانی نیشتەجێکردن و مۆڵەکان هەیە، ئەو ڕێخستن و سیستمەی لە ڕێگەوبان پەیڕەو دەکرێت، هەروەها ڕێکوپێکی ڕەوتی هاتوچۆ و ڕێگەوبانەکان، ئەمە هەمویان کاریگەرن و جیاوازێکی زۆر لە گەڵ ناوچەکانمان لیان بەدی دەکەین، بەوەی کە لێرە جەنجاڵی نییە و هیچ کۆس پێک لەسەر ڕێگە نییە، بۆیە کاتێک دەین و دەچینەوە ئەو جیاوازیە گەورەیە دەبینین. المطبات اللي موجودة ما عندكم هنا، فكلها هاي لها أيضا تأثر همينة نشوف بها فرق من نرجع. أنت حكيتي بالحركة المرورية، هواية من الضيوف تۆ باسی ڕوتی هاتوچۆت کرد. زۆرێک لەو میوانانەی سەردانی هەولێر دەکەن کاتێک دەیان بەمە هەر شوێنێکی کوردستان هەمان تێبینیان هەیە. دەمەوێت بزانم تێبینی تۆ چییە لەسەر ڕێگاوبانەکان و ڕوتی هاتوچۆ؟ کاتێک سەردانی هەولێرت کرد هەستت بۆ کردو کە جیاوازی هەیە و جەنجاڵی کەمترە، بەر لە کەمێک قسەمانە کرد تۆ باسی شەقامی 120 متریشت کرد. لأنه قبل شوية احنا نحكي بها، حكيتي عن شارع ال 120. اي صحيح. والهسه ال 150 اللي وایە ئێستا شەقامی 150 متریش کە تازە کراوەتەوە و سیستمی هاتوچۆ و هاوڵاتیانی ئێرەش پابندن بۆ سیستمە و ڕێز لە ڕێنمایەکانی هاتوچۆ دەگرن. ومحترمين النظام والمرور اللي هنا موجود. يعني تۆ ئەم سیستەم و ڕێخستنە بۆ چی دەگەڕێنیتەوە؟ هاوڵاتیانیش بەشدارن، واتە تەنها حکوومەت نییە بەڵکو هاوڵاتیانیش ڕێز لە سیستم دەگرن. بەڕای تۆ چۆن دەکرێت و دەتوانیت ئەو ئەزمونەی کە لە کوردستان هەیە بگوازینەوە بۆ شارەکانی دیکە؟ هي ثقافة الشخص. ئەمە بەشێکی پەیوەندی بە ڕۆشنبیری تاکەوە هەیە، بەشێکی دیکەش پێویستە دەوڵەت ڕۆڵی گەورەی تێدا بگێڕێت. خليني نقول ست إيناس أنت عندك سيارة. خاتو ئیناس، باوا دابنی تۆ بە ئۆتۆمبیلی خۆت هاتوویت و لە هەولێر ئۆتۆمبیل لە دەخڕی. تۆ بە گوێرەی ڕێنمایەکان کاری لێخوڕی دەکەی. کاتێک دەگەڕیتەوە شارەکەت هەست بەوە ناکەیت کە ئەوەی ئێرە کاریگەری لەسرت هەبووە کە لەوێش بە هەمان شێوە پابندی ڕێکارەکان و یاساکانی هاتوچۆ بیت. قانون أنت تريدين من يمك
تطبقيها؟ أي صحيح. وایە ڕاستە واتە بوونی هێماکانی هاتوچۆ جوانە کە تۆ ببینیت کە یاسا هەیە و تۆش پابندیت پێیانەوە تەنانەت کاتێک دەگەڕێمەوەش لەو شوێنانەی لێیان دەژیم حەز دەکەم کە پابند بم بۆ یاسا و ڕێنمایانە بەڵام پەنا بەخدا بۆ ئێمەش وای لێ دێت سپاس دەکەم بە دڵنیاییەوە گەشتەکەمان بەردەوامە بێت دواتر قسە لەگەڵ ئەندامانی دیکەش لەگەڵ گروپەکە دەکەم. إن شاء الله. إن شاء الله. لە دەواازەی ڕاپەڕینین ڕانیە ئەو شارەی کە خەڵکەکەی تەنیا بەوە نەوەستایەوە کە خۆی یەکەم فیشەکی ئازادی کوردستان و ڕاپەڕینیان تەقان بەڵکو شان بە شانی پێشمەرگە بۆ هەموو شار و شارچکەکانی دیکەی کوردستان ڕۆشتن بۆ ئەوەی کە باشووری کوردستان ئازاد بکەن. ئێمە لە ڕانیەین ڕانیە تەنیا لەو ڕۆژە مزگەوتەکانی کاری ئەوە نەبوو کە بانگ بدات جگە لە ئەرکی بانگدانیش ئەرکی ئەوەیان هەبوو کە خەڵک بخەنە جۆش و خرۆشێکەوە کە لەم ڕاپەڕینە مەزنەی کە دەستیان پێداوە تا کۆتاییەکەی بڕۆن و کوردستان ڕزگار بکەن. میوانەکانم ئەمڕۆ دەبنە میوانی ڕانیەش جگەلەوەی کە میوانی باشووری کوردستانن حەزم کرد بیان هێنما دەواازەی ڕاپەڕین و بێن ڕانیە ببینن لەگەڵمان. میوانەکانم هێنا بۆ دەربەندی ڕانیە ئەم پرۆژەی کە ئێستا دەیبینن لە پشتی ئەمە و پردەیە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری ئەوەی لەسەر درا کە ئەم پردە بۆ ئاسانکاری زیاتر بۆ بەستنەوەی ئەو ناوچانەی کە دەکەوێتە ئەو لاوەکو بنگرد و هەروەها دۆڵی جافایەتی و دواتریش دوکان ئەمانە هەمووی پێکەوە دەبەستێت و ئاسانکاری ڕێگەکان دەکرێت. میوانەکانم سەرسام بوون بەو پرۆژانەی کە لە هەرێمی کوردستان ئەنجام ئەدرێت بۆیە من باسی ئەمەم بە عەربی بۆیان کرد دەمەوێت ئێستا لەسەر ئەم بابەتە لەگەڵ خۆیانە قسە بکەم و گفتوگۆی زیاتریان لەگەڵا بکەم. بعد مرتلوخە گول مرحبا بیکن لێ نەسانی ئەسەوی لقاویاکم دووبارە سڵاتان لێ دەکەم چونکە ڕاستە پێشتر یەکترمان بینەوە بەڵام لە بەردەم کامێرا ئەمە یەکەم جارە لەگەڵتان بدوێم. خۆت بناسنێ دواتر حەز دەکەم باسی پرۆژەکانم بۆ بکەیت چونکە کاتێک هاتینە ئێرە تۆ پرسیت ئێرە چییە شارە گوتم نا دەڤەری ڕاپەڕینە تۆش پرسیارت لەم بارەوە کرد. فسألتيني على أني ست سهام مدرسة في مدرسة الموسيقى. زۆر خۆشە من سوهام مامۆستام لە قوتابخانەی میوزیک و بالێ لە بەغدا. ئێمە پێشتریش سەردانمان بۆ کوردستان هەبووە زۆر سەرسامین بەو شارە جوان و سەرنجڕاکێشە. واتە من ئێستا پرسیارم لە تۆ کرد لەبارەی پرۆژەکانی ئاوەدانکردنەوە هەر شوێنێک بۆی بچم پرۆژەی ئاوەدانکردنەوە دەبینم ئەوەی زیاتر بەلامەوە نامۆ بوو ئەوەیە کە ئێرە دەڤەری ڕاپەڕینە و دەبینم پرۆژەی دروستکردنی پردێکی لێ ئەنجام دەدرێت واتە ئێمە لەو شتانە بێبەشین دەکرێت بڵێم لە کاتی ڕوخانی ڕژێمەوە تا ئێستا لە شارەکەمان زۆر بەکەمی پرۆژەی ئاوەدانکردنەوە دەبینین پێشکەوتن زۆر هێواش و لەسەر خۆیە بەڵام ماشەڵا لێرە پرۆژەکان و پێشکەوتن و ئاوەدانکردنەوە لای ئێوە زۆر جوانە و هەموو شتێک لێرە خۆشە هەموو شتێک خۆشە كل شيء حلو هنا كل شيء حلو يعني سياحة كلش حلوة. صحيح أني قبل شوية من كنا نحكي ڕاستە بەر لە کەمێک باسی بابەتێکمان دەکرد دەمەوێت لێرە ئەو زانیاریش بخەمەڕوو بۆ ئێوە کە ئەم پردە ئاسانکاری بۆ ناحیەکی دیکە بەناوی بنگرد دەکات ئەو ناحیە ژمارەیەکی زۆری گوندی لەسرە بۆیە ئەو پرۆژەیە لە پێناو ئەو ناوچەیە دروستکراوە تۆشکە لە بەغدای پایتەختی باسیەوەت کرد کە ئێوە لەو شتانە بێبەش بوون بەڕای تۆ چۆن دەکرێت ئەو ئەزمونە بگوازرێتەوە برأيك شلون يصير
هذا تجربة يعني تحرك من الحكومة پێویستە حکومت لەو بارەیەوە هەنگاو بنێت و جوڵەیەکی بەو ئاراستەیە بکات. دەبێت پرۆژەی ئاوەدانکردنەوە ئەنجام بدرێن. هەرچەندە هەندێک پرۆژەی ئاوەدانکردنەوە هەن بەڵام زۆر هێواش و لەسەر خۆن. واتە دەبینین ماشەڵا پرۆژەکانی ئێوە ئاوەدانکردنەوەتان زۆر خێرایە. واتە دوای جەنگ تا ئێستا جیاوازی زۆرم لێرە بینیوە. هەموو شتێک لێرە جوانە. تەنانەت جوڵەی هاتوچۆش لێرە جوانە. پاک و خاوێنی کە ئێمە لە شوێنەکانمان لە پاک و خاوێنی بێبەش بووین. لێرە من شەرمم بەخۆمە هیچ شتێک فڕێ بدەمە سەرزەوی، چونکە لەبەر ئەوەی هەموو شوێنێک پاک و خاوێنە من شەرم لە خۆم دەکەمەوە کە بەدڵنیاییەوە ئەمە لە هاوڵاتیەوە دەست پێ دەکات. یاسا و ڕێساکانی ئێرە جێبەجێ دەکرێن. دەتوانم بڵێم لێرە لە 99 پابندن بە یاساکانەوە. باسی پاک و خاوێنیت کرد. ئێمە لە ناو ئۆتۆمبیلەکەشدا لەگەڵم خاتونە باسی پاک و خاوێنیمان کرد. ئەو چەند تێبینێکی جوانی لەسەر ئەو بابەتە هەبوو. ڕێگەم دەبا لەگەڵ ئەم خاتونەش قسە بکەین بابزانین دیدگای چییە لەبارەی پاک و خاوێنی لە کوردستان. تۆ چیت بینی؟ چونکە لە ناو ئۆتۆمبیلەکە هەندێک قسەت کرد دەمەوێت لە دیدگای تۆوە ئەو وەڵامانم دەست بکەوێت. حبيت من عينك كنت اشوف الكردستان. طبعا لا اول شيء ارحب بكم واني اسراء من سەرەتا ڕێز و سڵاوم بۆتان هەیە. من ئیسرام لە بەغدا لە وەزارەتی تەندروستی کار دەکەم. پاک و خاوێنی لێرە زۆر جوانە. سەبارەت بە مۆڵەکان ئێمە لە بەغدا لە مۆڵەکان هەمیشە پشکنین دەکرێن و ڕێنمایی دەدرێن و خەڵک ئاراستە دەکرێت. واتە هەموو شتێک بە سەپاندنە. بەڵام لێرە نا. لێرە هەمویان خۆیان پابندن و مۆڵەکان زۆر پاک و خاوێنن. تەنانەت شوێنە میلیەکانیش زۆر پاک و خاوێنن. زۆر جوانە واتەیەوە زیاتر پابندن. عندكم التزام أكثر شيء. ئەو بۆیە تێبینی پاک و خاوێنیت کردووە چونکە لە کەرتی تەندروستی کار دەکەیت. وایە بەڵێ ئێمە زۆر تێبینیەوە دەکەین. هەندێک شت لای ئێمە هەن کە ئەگەر لەسەریشیان بوەسێت هەر پاک و خاوێن نین. بەڵام ئێوە لێرە خۆتان زۆر پابندن. تۆ هەندێک تێبینیت لەسەر مۆڵەکان هەبوو. گوتت لەبەردەم مۆڵەکان چی نابینم؟ وتم زبڵ و خۆڵ و خاشاک نابینم لە بەردەم مۆڵەکان. واتە لێرە مۆڵەکان شتی باشتریان هەیە. لە بەغدا مۆڵەکانی ئێمە زۆر بچووکن و هەموو خەڵکیش هەر بۆ ئەو مۆڵانە دەچن. خەڵکی کەرخ و ڕسافا لەسەر ئەو مۆڵانن. خەڵکێکی زۆر تێیدا کۆ دەبێتەوە. چەند جار سەردانی کوردستانت کردووە؟ زیاتر لە 5 جار. زۆر باشە. واتە دەیت و دەچیت. دەمەوێت بزانم لە هەر هاتن و گەڕانەوەیەکت پێشکەوتن لە چ ڕۆیەکەوە؟ لە ڕووی ئاوەدانکردنەوە مۆڵەکان، ڕێگەوبانەکان، کۆمەڵگەکانی نیشتەجێبوون کە هەموو کەسێک دەتوانێت لەو کۆمەڵگەیانە ببێتە خاوەن مۆڵ چونکە نرخەکانیان بۆ هەموو کەسێک گونجاوە. گوێم لە ئێوە بوو لە ناو ئۆتۆمبیلەکە باستان لە بربەستە کۆنکریتیەکان دەکرد. خۆت زیاتر لەسەری باسم بۆ بکە. ما حباني احكيها انت لانه هاي كلامك يعني احنا هناك بكل مكان. واتە ئێمە لەوێ لە هەموو شوێنێک ڕوبەڕووی بربەستی کۆنکریتی دەبینەوە. ئەو بربەستانە زۆر کێشەمان بۆ دروست دەکەن. لە زۆر شوێن و شەقامەکان داخراون و دەبێت ئەمە بکەین و ئەمە نەکەین. لێرە هیچ شتێکی وەمان نەبینی. لێرە ئاسایش زۆر بەهێزە. تەنانەت باڵیۆزخانەکانیش لێرە زیاترن. هیچ شتێکی لەو جۆرەمان نەبینی. واتە ئەمە ئاماژەیە بۆ بوونی ئاسایش. طبعا بە دڵنیاییەوە وایە. بۆیە زۆر باڵۆزخانەکان لێران لەوێ بە پێچەوانەوە لەگەڵەوەی کە پێویست بوو لەوێ زیاتر بێت و هیواشمان وایە زیاتر بێت. ئینشاڵڵا ئێمەش وەکو ئێوەمان لێ دێت. ئینشاڵڵا. وصلنا لآخر محطة من جولتنا. گەیشتینە دوایین وێزگەی گەشتەکەمان. ڕاستە کە ئێوە هەموو کوردستان نەگەڕان. تەنها بەشێکی بچووکتان لێرە لە ڕانیە بینی. دەمەوێت بزانم چۆن ئەم ئەزمونەتان بینی کە ناوی بەرنامەکەشمان هەر ئەزمونی کوردستانە. كردستان اسم خلينا نقول البروجرام مالتنا وبرنامج مالتنا. طبعا اكيد البرنامج وكلش ناجح لان التجربة. بەرنامەکەتان زۆر سەرکەوتووە چونکە ئەزمونێکی زۆر جوانە و چێژمان لێوەرگرت. ئێمە هەر کاتێک سەردانی ئێرە دەکەین کە ساڵانە 2 جار بۆ ئێرە دین لە پشوەکانی بەهار و هاوین. بەڵام ئەم جارە تامێکی تایبەتی هەبوو. پێشتر ئێمە هەرگیز سەردانی ڕانیەمان نەکردبوو. زۆر چێژمان وەرگرت. چووینە چێشخانەیەکی میلی زۆر خۆش بوو بەڵام خەڵکەکە تۆزێک پارێزگار بوون و نەیان دەویست وێنە بگرن. خواردنەکەیان زۆر خۆش بوو زۆریش لە خواردنی ماڵەوە نزیک بوو. ئەزمونێکی زۆر جوانە.
ئێمە هەمیشە سەردانی چەند شوێنێکی دیاریکراو دەکەین و دەگەڕینەوە چ لەگەڵ کۆمپانیەکانی گەشتگوزار بین یانیش بە ئۆتۆمبیلی خۆمان هاتبین چەند شوێنێکی دیاریکراومان بەسەر کردوێتەوە بەڵام ئەم جارە ئەزمونێکی دیکە بوو تەنانەت ناو ئۆتۆمبیلەکەش زۆر خۆش بوو چونکە ئێمە لەو ئۆتۆمبیلانە ڕاهاتوین کە بەو شێوەیە دادەنیشین بەڵێ بەڵام ئەم جارە بەم شێوەیە لە ناوی دانیشتین هەروەک لە ماڵەوە دانیشت بووین چێژی زۆرمان وەرگرت و دیمەنە سروشتیەکان و سەوزایی لێرە شتێکی زۆر سەرنج ڕاکێشن ئەزمونەکە زۆر جوانە و من پیرۆزبایی ئەو بەرنامە جوانەتان لێ دەکەم تۆش کە پێشکەشکارێکی سەرکەوتووی لەگەڵ ستافەکەی دیکە مامۆستاسینان و کامێرامان و ئەوانی دیکە زۆر ماندوو بوون ئێمە سوپاستان دەکەین خات و جولیش لە پشتەوەیە باڕێگە بە خات و هەدیل بدەین بۆمان باسی ئەزمونەکە بکات ئەزمونێکی سەرکەوتووە و هیوادارین کۆمپانیەکانی گەشت و گوزار بەرنامەی خۆیان بگۆڕن و هەمیشە هەڕوو لە شوێنێکی دیاریکراو و هاوینە هەوارێکی دەستنیشانکراو نەکەن بۆ ئەوەی هاوڵاتیانی عێراقی بە هەرێمی کوردستان ئاشنا بن و ئەو شوێنانە ببینین کە پێشتر نەمان بینیوە کە دەکرێت ئەو چێژەی گروپەکەمان ئەمڕۆ هەستیان پێکرد لەبەر ئەوە بێت کە لە دەرەوەی کۆمپانیەکانی گەشت و گوزار سەردانی ئێرەیان کردووە. ئێمەتان هێنایە شوێنە خۆشەکان و ناو سروشتێکی ڕاستەقینە پاک و خاوێن جوانی و خواردنی جیاواز بۆیە ئەمڕۆ ئێمە چێژێکی زۆرمان وەرگرت. قسەمان بۆ بکە و منیش خزمەتتان دەکەم هەرچەندە من فریانە کەوتم میوانداریتان بکەم بەڵام ئەوەی توانیم بیکەم توانیم لە دیدگای ئێوەوە پێشکەوتنەکانی کوردستان پرۆژەکانی ئاوادانکردنەوە لێرە ببینم واتە لەوانەیە دیدگای ئێوە بۆ بینەرەکانی ئێمە کە بینەرەکانمان خەڵکی کوردستانن بە شێوازێکی دیکە وێنای کوردستان بکەن دەکرێت خەڵکانێکیش لە شارەکانی دیکەوە سەردانی ئێرە بکەن مەرجنیە هەموو جارێک میوانەکانم لە عێراق بن جاریوا هەبووە میوانەکانم لە ئیمارات و تورکیا بوون بۆ مەبەستی گەشتیاری سەردانی ئێرەیان کردبوو دەمەوێت ئەو جیاوازیانەی دیکە کە ئێوە بینیتان بۆیان بگوازینەوە دەمەوێت لە تۆوە بیبیستم. فجايين هم السياحة هنا من وجهة نظركم حتى ينقل إلهم همنا اللي شفتوه فأحب أشوف بعد اختلاف شنو شفتوا إذا ممكن. طبعا تجربة كانت كلش جميلة وحلوة. ئەزمونێکی زۆر جوان و خۆش بوو ئەمە یەکەم جار بوو سەردانی ئەم شوێنانە بکەم چێژی زۆرمان لەگەڵ ئێوە بینی سپاستان دەکەین و سپاسی ستافە جوانەکەتان و جەنابیشت دەکەین. ونشكركم ونشكر الكادر الجميل ويانا ونشكر حضرتك. وەڵبینیتان میوانەکانی ئەزموونی کوردستان بەشێکی بچووکیان لە ئەزموونی کوردستان بینی و پێی سەرسام بوون ئەزموونی کوردستانیان پێ سەرکەوتوو بوو بەو هیوایی کە پرۆگرامی ئەم هەفتەیەشمان بەدڵی ئێوە بوو بێت و پرۆگرامێکی سەرکەوتومان پێشکەشی ئێوە کرد بێت تا ئەڵلقەیەکی دیکە لەگەڵ میوانەکانمان کە لە ئەزموونێکی دیکەی کوردستان لەگەڵ ئێوە بن و ئێوە بینەریان بن ئەوە بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ و ماڵ ئاوە و کوردستان ئاوەدان.